یەکێک لە فێڵە سەرەکیەکانی شێطان ئەوەیە ئەهەم و مهم لە ئینسانی مسلمان تێکەدا. دائما لە برێوشتی ئەهەم کەی مهمترین کەی ئەچی شتێکی مهم ئەکەی. بەلای شێطان ئەمە زۆر گەورەیە وازت لە ئەهەمەکە هێناوە. چکە وازت لە بەشێک لە عەقڵی خۆت هێناوە. هەموو حیاتی ئینسانی مسلمان جاری وا هەیە دعوە لەسەر تۆ واجبە. واجبە تاوا تۆ لە شوێنێکای واجب بووە لەسەر بێ پەیامی خوا بگەین. ئەو لەو گەنجە جوانانەی کە ئەچنە ئەوروپا زۆر کات ئەم حاڵەتە دروسە بێ لە سەریان. ئەچێتە ناو کارگەیەکە و ئیشەکە بە تاقی تەنها موسڵمانێ لەو کارگایە. وەڵڵاهی واجبە لەسەری بێ پەیامی خوا لەو کارگایە بگەین. وا نەزانە یەکێ بچێ بۆ ئەوروپای تر ئیسراحەتەکە بەخوا ئەرکەکانی قورسە بێ. لەگەڵ ئەوان نوێژەکانی لەسەر فەرزە، ڕۆژەکانی لەسەر فەرزە، ئەخلاقی ئیسلامی جوان ئەبێ بنوێنێ. لە پەنای ئەمەشابێ بانگەوازی خوا بگەێنێ، واجب ئەبێ لەسەری. ئەبێ ئەو پەیامە بگەێنە تاکی ئەو نەفەرانەی کە نەیان بیستووە. ئەچیتە شوێنێکەوە لادەیەکەوە سەیرەکەی تاتی ئەمڕۆ بەداخەواڵێم بڕۆ ئەکەن لادەیەوە هەمان هەیە وەرە مناڵەکانی هەموو کۆکەرەوە یەکیان بانگ نازن. مناڵەکان هەموو کۆکەرەوە سێ سوورەتی قورئان نازانن بەڕێکپێکی. بڕۆکەن ئەم هەڵەبجەی ئێمە لادەیەکی نە بە حوجرە و فەقیهیان لێ. ئێستا چەند لادێمان هەیە نوێژ و تاعەت و جومعە و جەماعەت و هیچ تیان نەماوە. بیرکەرەوە ئەگەر ئەم مناڵە گەورە ئەبێ 20 ساڵی تر نە مزگەوتی بینیوە، نە مەلایەکی بینیوە، نە دەرسێکی بینیوە، نە دیندارێکی بینیوە. کەسێک لەناو ئەم لادەیە ئەتوانێت سەردانی ئەم لادێکە نزیکە لێ واجبە بێ لەسەرێ بێ داعوە بانگەوازکە. ئەوەی لەناو ئەو لادەیە قورئان نەزانێ واجبە لەسەری چۆن مناڵەکانی بەخێوەکە ئەو پەیامی قورئانە بگەێن. ڕەحمەتی خوا لە ماساب کەریم مدەڕیس بێ ئەفەرمێ ئەهلی هەموو لادێ و شوێنێک ئەگەر مرشدێک نەبوو ئیرشادی مناڵەکانیان کە واجبە لەسەریان بە پارەی خۆیان مرشدێک بێنن لەو شوێنە ئیرشادیان کات و مناڵەکانیان ڕاگرێت. ئەگەر نە ئەم ئومەتە ئابەمە هێناوێتی. ئێمە چەند ساڵە بزانە شیعە چی ئەکات بۆی ئەهلی سونە نەهێڵێ. ئەهلی سونە هەر ماوەتەوە بەهۆی کێوە ماوەتەوە بۆی ئەو خزمەتە دینیە و ئەو داعوە بانگەوازەوە. ئەزان چی کافری دنیاهەیە ئەمڕۆ لەسەر ئومەتی ئیسلامی هەر هەمووی پەلامارەدا بۆچی ئومەتی ئیسلامی ناکەوە هەر خۆی ڕاگرتووە لەبەر ئەو داعوە و بانگەواز و خواناسیکەوە ئەکرێ. بۆیە ضرورە زۆر ئاگامان لەو خاڵە بێ. ئێمە واجبەکان کە ئەبنە سەرشانمان ئەبێ زۆر گرنگی پێ بدەین. کەسێک لە ناو لادەیەکە واجب بووە لەسەری، کەسێک لە ئەوروپا واجب بووە لەسەری داعوە بانگەوازی خوا بکە و بگەێنێ. وەڵا ئەو خەریکی شتێکی سنت بێ، خەریکی ئەو بێ سەدەقە کۆکاتەوە بیدا بە خەڵک. ئەلەوێ سەدەقە ڕاستە ئەجرێکی گەورەی هەیە و جێ خۆیەتی. بەڵام ئەلەو شوێنە جێگەی خۆی نەچووکە تۆ واجبێترێ لەسەرە. بۆیە دائیمە گرنگیدان بە واجبەکان زۆر گرنگە لە حیاتی ئینسانی موسڵمان.